نزیکەمان و ئەچینە لای پیرانشار ئەم جارەیان کە لەوێ کۆڕێک لەسەر پێک هاتەی بەیت و حەیران دەکرێتەوە. پیرانشار کانی لۆسەمان نیە ئەو لۆسەیە لە سێڕات سەرڕاستخانە ئەمن بە زێنی خۆم پێمە سەرڕاستخانە شێوەی گۆڕدراوی هەمان زەرڕاتخانەیە. ئەمە وەختێک دەتوانین بڵین زۆر پسپۆرین لە بەیت و باودا ئەگەر لە دوو شتاندا شارەزابی لە دوو شتان. یەک پێکهاتەی بەیت و باو چۆنە، پێکهاتەی بەیت و باو چۆنە، بەیت چۆنە، بەند چۆنە، بەیتەکان چەند بەسەر چەند دەستەدا دابەش دەبوو، ئەو پێکهاتەی بەیتەکان. ئەنجومەنی ئەدەبی ڕۆناکی پیرانشار نێزیکە بە 20 ساڵە بە چالاکانی ئەدەبی و فەرهەنگی منتەقەی مکریان و خانێشنە و بابەتە فەرهەنگیانی بابەتی فەرهەنگی فولکلۆری ئەدەبی لێک دێتەوە و ئارمانجەکەشی گەشەدانی فەرهەنگ و ئەدەب لەناو کۆمەلگادایە لە ڕۆژانی یەکشەمبە هەر هەفتە لە ساعات 4 تا 6 جەلسەکانی لە شوێنی موجتەمەی فەرهەنگی هونەری خانە پیرانشار بڕێوە دەچێت کە ڕەنگە ئەوە ماوەیە کە لێزانی پسپۆر دکتۆر ڕەهبەر مەحموودزادە وەکو کەسایەتی دیاری فەرهەنگی ئەدەبی منتەقەی موکتیان و یەک لە کەسە هەرە لێزان و پێشکەوتووی فەرهەنگ و ئەدەبی کوردیدا هەموو ناوچەکەدا داوەت کراوە لێرە لەسەر فۆلکلۆرناسی کوردی و بتایبەت منتەقەی موکریان باس و دانیشتنی هەیە. خان سولێمان خانی شاخوری بڕیە دەسەڵاتدارش گەورەی کورد بووە، ئەو زووری دەبێت و باودا هاتووە. ئەو دەسەڵاتدارە چونکە حکوومەتی عوسمانی هاتووە بەشەی ڕاوشکاری جودا کردوتەوە کردوویەتە کوتنێکی جیاواز. ئەوە بە ژێرەی ڕێسای یەکەمە. بەڵام ڕێسای دووەم پێمان دەڵێکە ئەو بەشەش بۆ خۆی بۆ گەشەکردن ڕێگای خۆی دەدۆزێتەوە، ڕێسای خۆی دەدۆزێتەوە، چوارچێوەی خۆی دەدۆزێتەوە. یەکێک لەو ڕێگا و ڕێسا و چوارچێوانە چییە؟ ئەوەیە کە وردە وردە خاسیەتی چ پەیدا دەکات؟ خاسیەتی خوازەیی پەیدا دەکات. هاوڕێ ئەو زۆر مهم. ئەو کۆڕێکە ماوەی 3 حەوتووە نزیکی مانگێکە لە پیرانشار دەستمان پێکردووە بەگشتی بەحسی ئەدەبیاتی فۆلکلۆری کوردیە، بەحسی بەیت و بەند و حەیرانی کوردیە. دیارە فۆلکلۆری کوردی گەنجینەیەکی بەڕاستی دەوڵەمەندە کە بەرەی نوێ هەتا ڕادەیەشی زۆر دەگەڵ ئەو گەنجینە دەوڵەمەندە ناسیاو نین. ئامانجی ما لە پێکهێنانی ئەو کۆڕا ئەوەیە کە بتوانین بە شێوەیەکی نوێ بە شێوەیەکی شیکارانە نەوەی نوێ دەگەڵ ئەدەبیاتی فۆلکلۆری کوردی ئاشنا بکەین. دیارە بەڕاستی ئەدەبیاتی فۆلکلۆری کوردی زۆر وشەی ڕەسەن، ڕێکەوەندی جوان و ڕێکوپێک، دەربڕینی جوان، ئەوانەی هەموو تێدایەکە بۆ دانەبڕان دەگەڵ نەریتە دەوڵەمەندەکانی خۆمان سەردانەوەیەشی دیکە لە ئەدەبیاتی فۆلکلۆری پێویستە. ئەو کۆڕە ئەو کۆڕ و کۆبوونەوانە لە ڕاستیدا بۆ ئەو ئامانجە سازکراون. بەخۆشیەوە لە پیرانشار پێشوازیەکی یەکجار زۆر باشی لێکرا. ئەو هاوڕێ خۆشەویستانە بەدەنگمانەوە هاتن دێن ئامادە دەبن لە دانیشتنەکاندا وە زۆر بە وردی گوێ دەدەنێ. ڕاستیەکەی ئەوەیە کە هەر ئێستا ئەو ڕوانینەی کە ئەوان پێدایان کردووە بە نسبەتی ئەدەبیاتی فۆلکلۆری دەگەڵ مانگێک پێش زۆر جیاوازی هەیە. یعنی هەتا ڕادەیەشی زۆر دەگەڵ ئەدەبیاتی فۆلکلۆری کوردی ئاشنا بوونە، تایبەتمەندیەکانی دەزانن، جیاوازی ئەو بەیتەی دەگەڵ ئەو بەیتەی دیکە یا ئەو بەندە دەگەڵ ئەو بەندەی دیکە بە وردی دەزانن و بۆ خۆیان دەتوانن لێشی بدەنەوە. ئەدەبیاتی کوردی 3 بەشی هەیە: بەشی فۆلکلۆر، بەشی ئەدەبیاتی کلاسیک و بەشی ئەدەبیاتی نوێ. ئەو کۆڕەی کە ئەمە ئەو ماوەیە بەڕێوەمان بردووە پەیوەندی بە ئەدەبیاتی فۆلکلۆرەوە هەیە. بەڵام ئەدەبیاتی کوردی هەر بەتەنێ ئەدەبیاتی فۆلکلۆر نییە. ئەمە ئەدەبیاتێکی کلاسیکی زۆر بەهێزمان هەیە و ئەدەبیاتێکی دەوڵەمەندی مۆدرنیشمان هەیە. پێویستە خوێندەواری کورد لە هەر سێک بەش شارەزابێ،
هەم لە بەشی ئەدەبیاتی فۆلکلۆری، هەم لە بەشی ئەدەبیاتی کلاسیک و هەم لە بەشی ئەدەبیاتی مۆدرن. بکەینەوە زیارەتی بەدڵمەندی پاییزە شەو دەشەوێدا. خۆ من لە بنی گوێم خۆش دێ نرکەی بۆرو بدەوان شەقەی ئاوزەنجیان دەگەڵ هەلاتی دەسواران دەڵێن بازەکەی دەوڵەتێ بەر بوو خۆی لە کەوێدا. خۆ من ئەوە دوێنێ ئێوارێ تووشی بەژنباریکی دەبووم. هەروەکو ئاگادارن ئەو کۆڕە لە ژێرنێوی توێژینەوە و شیکردنەوەی ئەدەبیاتی مەتنی فۆلکلۆرە. دیارە ئێمە باش دەزانین فۆلکلۆری کوردی خەزێنەیەکی یەکجار گەورە و بەرچاوە کە کۆمەڵێک زانستی ئەو ڕۆی مەدەنی هەر لەسەر پشتی ئەو خەزێنەیە دامەزراوە. یەکێک لە گرنگەکانی ئەو دانیشتنانە و ئەو کۆڕە ئەوەیە کە زیاتر گەنجان و لاوان و بەرەی ئێستا لەگەڵ ئەدەبیاتی فۆلکلۆر و لەگەڵ بەشی وێژەیی فۆلکلۆر کە کوتنە وەکو لە هەموو ژانرەکاندا وەکو حەیران و ئازیزە و پاییزە و ئایشەگوڵ و بیتە کوردیەکان و ئەوانە ئاشنا دەبوون و پێم وایە تەئسیرێکی زۆر بەرچاوی هەیە لەسەر هەموو ئەو کەسانەی کە کار لەسەر ئەدەبیات دەکەن. یعنی شاعیران و نووسەرانی ئێمە گە بتوانن پەیوەندی خۆیان زیاتر لەگەڵ فۆلکلۆر قوڵتر و بەربڵاوتر بکەن بێگومان بەرهەمی سەرکەوتوتریش پێشکەشی کۆمەڵگا دەکەن.